پیاوەکان پاک و خاوێن بن، ژنەکانیش بە هەمان شێوە. لەم مەسەلەدا چروکی مەکە. پیاوی بەڕێز، ژنی بەڕێز. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێ بێت ئەفەرمێ کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەفەرمێ من پێم خۆشە بۆ خێزانەکەم خۆم جوان کەم، پاک و خاوێن بم، هەر وەکو چۆن پێم خۆشە خێزانەکەم خۆی بۆ من جوان کات. کۆمەڵە ئافرەتێکەم لە ئەندەلوس کە پیاوەکانیان لە ئیش ئەهاتەوە خۆیان جوان نەکرد، خۆیان دەڕازانەوە بۆ پیاوەکانی خۆیان، هەر وەکو چۆن بۆ دەرەوە خۆیان دەڕازانەوە. دەیانوت وەرە بۆ بەهەشتەکەی دنیات، وەرە ئێوە بەڕاستی ماندوو بوون، هیلاک بوونە لە دەرەوە، ئیشتان کردو بۆ ئێمە، وەرن با بەیەکەوە بین، بەهەشتێکتان لە دنیادا بۆ دروستکەین. پێویستە ژن و پیاو پاک و خاوێن بن بەرامبەر بە یەکتری. پێت خۆشە خێزانەکەت پاک و خاوێن بێ، دەخۆشت پاک و خاوێن بە. پیاوی وای هەفتەی دوو جار خۆی ناشۆرێ، ژنیش بە هەمان شێوە. خەڵکی وایە شکاتەکاڵی خێزانەکەم هەفتەی جارێ خۆی ناشۆرێ، بۆنی دێ. کاکە الحەمدولە ئاو هەیە خۆت بشۆرە. ئاویش نییە بڕۆ کاکە ئاو چۆن ئاوت هەیە بۆ هەنێشتی تر، بۆ ئەوش بە ئاوت هەبێ بۆ نێوان ژن و مێردەکانی خۆتان. ژن و مێردایەتی بە قووەت دەبێ، بە پاک و خاوێنی. حديثك پیغمبری خوا صلی الله عليه وسلم رو دکات پیاوەکان دەفەرمێ. ئەم حدیثەیش لە صحیح بخاری مسلم دەهاتوە. أفرمي إن اليهود والنصارى لا يصبغون فخالفوهم. قاورو جولك كان أو كاتا قاورو جولك كان سرو ريشيان بوياخ ناكن، بلام إيو مخالفيان بكن سرو ريشتان بوياخ كان بغير رشنا قاوية رنجتر بوي أجر خيزانكت بي خوش بو هر بوياخي كسنة بيشي ناخوش بو هر بوياخي رنجي غير رشبكار بين قاوية رنجتر بإذن خوا أما السنة وخو جوان كدنيك بو آفتش مادام خيزانكت أراد در وخو جوانكت وش خو جوانك بو درو بو مالو بوي أما السنة پاکو خاوێنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەستنوێژ یا پاکو خاوێنی نیوەی ئیمانە. تکاتان لێ دەکەم ژن و پیاوەکان پاکو خاوێن بن بۆ یەکتری. خوشکە بەڕێزەکەم کاتێکە لەگەڵ پیاوەکەی خۆتا شەو لەگەڵ پیاوی خۆتا با بۆنی چێشتت لێنێ بۆنی پیازت لێنێ تۆزێ پاکو خاوێن بە. پیاو بەڕێزەکان بە هەمان شێوە ئێوە ژوان مەکەن لەگەڵ ژنەکانتانە، بەخیل مەبن، ڕەزیل مەبن، چروک مەبن لە پاک و خاوێنی بەرامبەر بە ژن و مێردەکان هەمووتان بەرامبەر بە یەکتری.